با بزانین ئێستا بەهای دینار بەرامبەر بە دۆلار چەندە؟ هاوکارم نەورەس عەبدوڵڵا وەردەگرم کە لە هەولێرەوە لەگەڵمە بێت. نەورەسم کاتت باش. 51 لە دواتەوە دیارە، نازانم ئێستا نرخی دۆلار یاخود دینار بەرامبەر بە دۆلار چەندە؟ بەڵێ کۆڤان سڵاوت لێبێت. بێگومان لە بەیانیەوە گۆڕانکارێکی زۆر بەسەر بەهای دینار بەرامبەر دۆلار هاتووە و چاوەڕە دەکرێت گۆڕانکارەکان زیاتر بن دوای لێدوانەکەی بەڕێبەری بانکی ناوەندیارا کە ئاماژێ بۆ کرد کە نرخی دۆلار وەک خۆی گوتی جێگیرە و هەوڵ دەدەن بە نرخی فەرمی بینێرنە بازارەکان، بەڵام ئەمە ڕەنگە کاریگەریەکانی بۆ سبەی زیاتر دەربکەوێت، ینی کاریگەریەکانی ئەم لەدوانە. من لە بەردەم یەکێک لە نووسنگەکان یاخود بڵێم ژمارەیەک لە نووسنگەکانی ئاڵۆگۆڕی درا و قسە لەگەڵ یەکێک لە کارمەندەکان دەکەم بۆی بزانم لە بەیانیەوە کە ئەم هەموو گۆڕانکاریە بەسەر بەهای دینار بەرامبەر دۆلار هاتووە بازاری ئەوان چۆن بۆ خەڵک هاتووە زیاتر دۆلاری کڕیوە یاخود فرۆشتیوت و ئێستا کە قسە دەکەین ئێستا بەچەندە؟ کاک ساوەڕ سپاس بۆم دەرفەتە بفرمی تێرە لەم کاتێک کە من و تۆ قسە دەکەین بەرەو ئەمریکا بسوورەی سپاس دەکەم. چەندە ئێستا بەهای دینار بەرامبەر دۆلار؟ سەرەتا بەخێر بێن. ئێستا کە بە 155 و 350 دیار وەردەگیرێ بە 156 و ڕبعێک دەفرۆشرێت. ماوەی چەند دەبێت؟ ماوەی چەند کاش بێت دەبێت بەم شێوەیە جێگیرە؟ وەکو جێگیری هیچ کاتێک سعرەکە جێگیر نییە، بە لەحظە دەگۆڕێت. توانین بڵێن هەر هەموو چەند دقەیەک دەگۆڕێتن سعر. بەڵێ بە بەردەوامی دەگۆڕێت. لە بەیانیەوە دەبینین کاک ساوەڕ ینی بەردەوام گۆڕانکاری لە بەهای دینار بەرامبەر دۆلار کراوە. هاتینی خەڵک یاخود بازاڕی ئەوە چۆن بە زیاتر خەڵک هەوڵی داوە دۆلار بکڕن یان بفرۆشن؟ لە بەیانیەوە دۆلار ئەمڕۆ بەیانی زۆر بەرز بوو، هەتا 147 و 500 وەردەگیرە. لە بەیانیەوە خەڵک زۆر دۆلاری دەهێنا، دۆلاری دەفرۆش. بەڵام وەکو ئێستا کە حالیان باز بکەین سعرەکە هیچ دیار نییە، ڕوو لە دابەزینە لۆیە ئەو کاتە خەڵکە وەستاوە نەدەیکڕە نەدەیفرۆشێ. بڵین بازار وەستاوە تا ڕادێکی زۆر بەرچاو وەستاوە. بەڵێ بەڕێبەری بانکی ناوەندی دەڵێ نرخی دۆلار بە نرخی فەرمی دەنێنێ بازار پارێزگاری بانکی ناوەندی. ئایا ئەمە بێتوان وایە کاریگەری دروست بکات بۆ سبەی، ینی ئەم بەهای دینار بەرامبەر دۆلار تا بەزێت یاخود گۆڕانکارێکی دیکە بەسەردا؟ ئەوە کاریگەریی ئەوتۆی نییە، کاریگەری هەیە هەتاوەکو ینی سعرێک دادەبەزێنێ، بەڵام کاریگەریی ئەوتۆ نییە. چکە پێویستی بە ڕێکارەکانی بانکی ناوەندی پێویستە ڕێکاری جدی بگرنە بەر لەبەرەوەی کە بە شێوازیش زۆر بەرچاو دابەزێ. بەڵێ پێشبینی ئێوە خۆتان وەکو کەسێک کە ئەزموتان لەو کارەدا هەیە پێشبینیتان بۆ سبەی چییە؟ وەکو پێشبینیەوە باسمان کرد ئەمڕۆ لە بەیانی زۆر بەرز بوو کە ئێستا ئەوەندە دابەزیوە کەواتە ڕوو لە دابەزینە. ئەگەر بەهاتا بەکو بەیانی بانکی ناوەندی مەبلەغێکی زۆر با بڵێن دۆلار بخاتە بازار و ڕێکار و با ڕێکاری زۆر جدی بگرتە بەر حتمما دادەبەزێ. سافر کۆڤان دەمێت نرخەکانتان پیشان بدەم، یان ئێستاوەکە هەیە بە 155 و 350 و ئەم کاک ساوەڕ دەڵێ چەند توانە بڵێن دقەیەک پێش ئێستا بەردەوام گۆڕانکاری لە بەهای دینار بەرامبەر دۆلار دابووە تا ئەوان دەڵێن ناتوانین بڵێن نرخێکی جێگیرە و پێشبینیان بەوەیە کە دوای لێدوانەکەی پارێزگاری بانکی ناوەندی پێشبینی ئەوە دەکەن کە بۆ سبەی بەهای دینار بەرامبەر دۆلار دابەزێت، لەبەرەوەی کە ئەمڕۆ لە بەیانیەوە تا ئێستا بەردەوام گۆڕانکاری بەسەر بەهای دینار بەرامبەر دۆلار هاتووە تا گەیشتە 158 و شتێکیش دواتر بەرەو دابەزینات. ئەوان پێشبینی دەکەن کە بۆ سبەی دابەزێت، بەڵام هەموو پێشبینیە دیار نییە بۆ سبەی چی ڕۆدەدا. ئایا بەهای دینار بەرامبەر دۆلار زیاتر دادەبەزێت یاخود ئەوەتە بەرز دەبێتەوە؟ سپاس بۆ هاوکارم نەورەس عەبدوڵڵا کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی.